بەڕاستی ئەمە گەڕینەوە ساڵی 90ەکان. وەڵی فێری ئەوەی کردین دەست بە کارەبایەوە کردین. خۆڕاگری ئاین تەحملکەین بەرگە بگرین. هەندێک بیریش بکەینەوە نەوچێ هەوڵەدا کوردستان تاریککە. لەگە برادرانی کولیە شەستانی ڕاست سەفرەکماندانە لە بێکارەبایی چوونە سەفرێ. ئەو چەند ڕۆژەی ماڵەکانمان تاریک بوون و کارەبا نەبوون. چۆن گوزەرانتان و چیتان بیرکەوتەوە؟ زاروبار دەبێت زیکراتی بەبیر بێتەوە هەتا خۆشیەکانی ئێستا بزانی. بەڕاستی ئەمە گەڕینەوە ساڵی 90ەکان کە کارەبا نەبوو، کە ئاو نەبوو، بەڕاستی فانۆس و ئیدی مۆلیدەکانیش هەڵگیراینە، جەوەکەش خاوێن بوو، بەس بەڕاستی گەڕینەوە ساڵی 90ەکان. لایانی خۆشی هەبوو لایەن ناخۆشیشی هەبوو، بەستر زیاتر لەگە ماڵەوە دانیشتین و هەندێکیش بێزاری بۆ خەوتین و هەشتانە. چۆن ڕۆژێک کارەبا نەبوو لە مارێ ڕاستەکەی خڕبوونەوە و دانیشتن لە مارێ زیادی کردبوو. کوبرین یعنی وەڵام نووسن بوو زیاتری شەکان. بەڕاستی ناخۆش بوو. یعنی کوبلێن لە ستایلی ژیانە گۆڕا بوو. ئەتوەر لە کارەبایی آخر بێ کارەبایی نەخۆشە. وڵی لەگە برادران بین یعنی زیاتر هەر چاوەڕوانی کارەبەکەی بوو. دەمەوێت بزانم لە بێکارەبایی چی فێر بوون؟ وەڵی فێری ئەوەی کردین دەست بە کارەبایەوە کردین. مەسەن هەیە 50 گولۆ 200 گولۆپی بە دیواری وەیە سەر بە خۆلۆچ پێ دەکات دەبی ڕێزی لەو کارەبای بنێ دەبی ئاگەمە لەو کارەبایبی. فێری ئەو بم کە بتوانم دام بە خۆ بنەم بۆ منە لە حاڵەتێکی وایە کە ئەکەوینە دۆخێکی واوە و زیاتریش کە فێر بووم لەوەی کە لەگەڵ خێزانەکەم لە ماڵەوە زیاتر نزیک بمەوە چکە پێشتر بۆ حکومی کە کارەبا و شتێ زیاتر سەرخاڵی شتانی دیکەین وەک لە کۆبوونەوەی خێزانی. وڵی فێری زۆرشت بووین خۆڕاگری ئاین تەحملکەین بەرگە بگرین یعنی خۆمان لێ ڕابینین. وڵی وادارین دووبارە نەبتەوە بەڵام ناخۆش بوو. فێری ئەوەی بووم ئەو جارێک کارەبا هاتەوە نیعمەتەکانی بزانم سوپاسگوزاری بم ئەوەی کە کارەبای لۆمان کردە 24 ساعت. قەدری ئەوە بزانین واکی هەمانە. یعنی هەندێک بیریش بکەینەوە نەوچێ هەوڵەدا کوردستان تاریککە چێ هەوڵەدا ڕووناکی کاتەوە فێر بووینەوە و هەندێک لە مۆبایل و شتیش دووربی لەگە ماڵەوە دانیشین و سەبر و تەعامل و ئەوەی دەوێتن بێ مۆبایلی بزانی سبکەی پرۆژەکانت و لەگە برادرانی کولیە شەستانی ڕاست سەفرەکماندانە لە بێکارەبایی چوونە سەفرێ.